مەغدیت حاجی یەکێک لە نووسەرە دیارەکانی کورد و خەڵکی شاری کەرکووکە لە ئێستاە کۆڕێک بۆ نوێترین بەرهەمی یاخود بڵێم بڵاوکراوەی بەڕێزیان بە ئەنجام مەگەێنێت لەژێر ناونیشانی ئافرەت لە شانۆی کوردیدا. دیارێمەیەکێکە لە پرسە دیارەکان بەتایبەتیش لە نێو شانۆ و ئافرەتان و ژنانیش لە نێو ئەم بوارەیە کە یەکی گرنگن. کتێبەکەی بەڕێزیان لە نێو کۆڕێکی پراوپڕ لە کەسایەتی دیارەکان و لەگەڵ بەشێک لە نووسەران و لە خوێنەران و یاخود لەمەو کەسانەی کە شانۆ بەتایبەت بۆیان گرنگە لە نێو کۆڕەیە ئامادەبوون گفتوگۆیەکی کراوە هەروەها کتێبەکەش لە نێو کۆڕەکەیە پێشکەش بە ئامادەبووان کرا. لە کتێبخانەی کارێز لە شاری کەرکووک کۆڕێک بۆ نووسەر مەغدیت حاجی ڕێکخرا کە تایبەت بوو بە کتێبێکی بە ناونیشانی ئافرەت لە شانۆی کوردیدا. کتێبەکە تایبەتە بە یەکەمین دەرکەوتنەکانی ژنان لە شانۆی کوردی و بەرەو پێشچوونەکان و ناساندنی هەموو ئەو ژنانی کە لە بواری شانۆدا کاریان کردووە. ئەمە چاپی دووەمی کتێبەکەی و ئەم چاپیان لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کراوە. کتێبەکە دەربارەی ئافرەت لە شانۆی کوردیە تا ڕادەیەک مێژووی شانۆی کوردیە لە سەدەی ڕابردوو و دەوربینینی ئافرەت لە شانۆدا. بێگومان بەر لەوەی ئافرەتیش دەور ببینێ لە شانۆدا بێتە سەر شانۆ پیا و دەوری ئافرەتی نواندووە لە شانۆدا. لەبەر هەندێک بەشێک لە کتێبەکە تایبەتە بە ئەو قۆناغی کەوا پیا و دەوری ئافرەتی بینێ لە شانۆدا. و هەروەها بەشێکی تایبەتە بە ئافرەت لە دەقی شانۆیدا چەند دەقێکم هەڵبژاردووە و لەو دەقانە توێژنەوەم کردیە لە سەریان کەوا چۆن باسی مەسەلەی ئافرەتیان کردیە لە شانۆدا و بەشێکیان تایبەتە بە ئافرەت لە شانۆدا ئەو دەمەی کە ئافرەتان هاتنە سەر شانۆ دەوریان لە نواندن دەبینی لە شارەکانی هەرێمی کوردستان. ئەوەندەی زانیاریم دەستکەوت بیتن زانیاریەکانم خستینە ڕوو لەسەر تیپەکان لەسەر ئەو ئافرەتانێک کە دەوریان بینێ لە شانۆدا بەشێکی تەواوم لە بۆ تەرخان کردێ. لە پاشان لە بۆم دەرکەوت کە 400 ئافرەت لە شانۆی کوردیدا دەوریان بینی و هەر لە پەنجایەکانەوە بێزگە لە پێش لە سیەکان و چلەکان کە کچانی خوێندنگەکان دەوریان دەدیت وەک لە تەمسیلیەکاندا، بەڵام لە پەنجاکانەوە لە ڕێگای تیپە هونەریەکان دەتوانم بڵێم تاکو و کۆتایی هەشتایەکان 400 ئافرەت هاتوونەتە سەر شانۆ دەوریان بینی و ئەوجا ئەوەی لە بۆ جارە و دوام بێ یان زیاتر بێ هەیە بەردەوام بووە هەشە ماوەیەک بەردەوام بوو دوایە وازی هێناوە. بێگومان کە لە هەشتایەکانیش پەیمانگەی هونەرە جوانەکان لە سلێمانی کرایەوە و تیپە هونەرەکان گەشەیان سند بەشداری ئافرەت لە شانۆدا زیاتر بوو و ڕۆڵی شانۆ و درامای تەلەڤیزیۆنیش زیاتر بوو.